الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما يا أرحم الراحمين. ئیمادارانی خۆشەویست، خوشک و برایانی زێدە ئازیز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەتان لێبێ. سڵاوێک ئارامتان کاتەوە، سڵاوێک مەجلیستان بەرەکەتدار کە، سڵاوێک عیلم و سەقافە و زانیاریمان زیاد کە، سڵاوێک باشەکانمان زۆر بکە و خراپەکانمان بەرەو باشە بهێنێ. خۆشەویستانم، لەم زنجیرە باسەدا پێم خۆشە بەیەکەوە لەگەڵ بابەتێک دابین. سەرەتا بەڕێزەکانی من بە حکمی ئەوەی کە مرۆڤەکان ڕایان جیاوازە، مرۆڤەکان تێگەیشتنیان جیاوازە، طەبیعەت و سروشتی مرۆڤ وایە طەبیعەت مەدەنیە، ئەبێ لەگەڵ خەڵکانی ترا بژی، بە تەنها قەت ناتوانی بژی. بە حکمی ئەوەی کە حەزەکان جیاوازن، بیر و بۆچوون و تێگەیشتنەکان جیاوازن، لێکدانەوەکان جیاوازن، مامەڵەکان جیاوازن، تا ئەگاتە ئەوەی کە کەسەکانی بەرامبەر هەندێکیان هەردەم دەستی خێران هەیە، خەڵکانێکی تر بە پێچەوانەوە، خەڵکانێکن هەردەم خزمەت دەکەن، خەڵکانێکی تر خزمەت دەکرێن، خەڵکانێکی تر ئاستی سەقافە و ڕۆشنبیری کۆمەڵاتیان لاوازە. بە هەموو ئەمانەوە خەڵکانێک هەن دەکرێ هەڵە و کەم و کوڕی لە بەرامبەرە ئەنجام بدەن. بە هەموو ئەمانە وەکو لە خزمەتانە عەرزم کرد، هەمومان یەک جۆر نین، هەمومان یەک تێگەیشتنمان نییە، هەر سونەتی خوایی وایە. بۆیە هەمانە باشە، هەمانە خراپە، هەیە باش دەڵێ، هەیە خراپ دەڵێ، هەیە زانایە، هەیە نەزانە، هەیە فەقیرە، هەیە دەوڵەمەندە، هەیە خوێندەوارە، هەیە نەخوێندەوارە. هەمانە لە بیئەیەکە، لە ماڵێکە، لە ژینگەیەکی ڕۆشنبیر و مسەقەف و تێگەیشت و هاتوۆتە دنیاوە و ژیاوە، هەمانە بە پێچەوانەوە. هەموو ئەمانە وامان لێ دەکات ئەبێ باس و خواسێکمان هەبێ کە باشەکان لە خراپەکان جیا بکەینەوە، کە دەبێت سیفەتی باشەکان ڕوون بکەینەوە، بە پێچەوانەوە خراپەکان خۆیان دەردەکەون. کاتێک کە مانگ هەڵهات تاریکیەکان، کاتێک کە خۆر هەڵهات تاریکیەکان ئەڕۆن و ون دەبن. بۆیە هەردەم ئەوانەی کە لە ناو کۆمەلگا دەستی خەیران هەیە، سنگی فراوانیان هەیە، ڕوحێکی ئاسوودە و ئارامیان هەیە، هەردەم خزمەت بە کۆمەلگە دەکەن و هەردەم مرۆڤەکان وەکو خۆیان دەناسن. بۆیە لەم زنجیرە باسەدا پێم خۆشە بەیەکەوە لەژێر ڕۆشنایی ئایەت و حەدیثەکاندا زنجیرە بابەتێک لە خزمەتانە عەرز بکەم بە ناوی مرۆڤە پەسەندەکان، سیفەتی مرۆڤە پەسەندەکان. وەکو وتم خۆشەویستانم، ئازیزانم، لە ناو کۆمەڵگەی ئێمەدا خەڵکانێکمان هەن لەگەڵ ئەو پەری ڕێزماندا بۆ ئەوەی بیان ناسین، بۆ ئەوەی لە نەتیجە خەڵکە پەسەندەکان خۆیان بناسن، خەڵکە پەسەندەکان خەڵک بیان ناسن، خزمەتی خەڵکە پەسەندەکان بکرێ. ئەوەی کە پەسەندە لای خوا، لای خەڵکی، دەبێ پەسەند چێ بێ، باشە پەسەند بۆچی باشە، سیفەتی پەسەندەکان چێن. ئەگەر کۆمەڵگەی ئێمە ڕێژەی پەسەندی مرۆڤی پەسەندی تیا زۆر بوو، کۆمەڵگەکەمان بەرەو کوێ دەڕوا؟ بە پێچەوانەوە ئەگەر ناپەسەندەکان لە برەودا بوون، ئەگەر ناپەسەندەکان زۆر بوون، ئەبێ کۆمەڵگە چی لێ بێ، تاکەکان چی لێ بێ. بۆیە خۆشەویستانم، دەکرێت لە ناو خێزانێکە خەڵکەکەی ناو خێزانەکەش جیاوازن. لێرەدا هەندێک لە خەڵکانمان هەن کە عەقڵیان، ژیریان بەشی خۆیان ناکە، ناتوانین ئیدارەی ژیانی خۆیان بکە. عەقڵیان ئەوەندە بچووکە، ئەوەندە کەم حەوسەڵە و جیقڵدانە تەنگ بە تەعبیری کوردی، بەشی خۆی ناکە، ناتوانێت لەگەڵ خەڵک بژی، ناتوانێت لەگەڵ خانەوادەکەی بژی، ناتوانێت لەگەڵ جیرانەکەی بژی، ناتوانێت لەگەڵ هاوکارانی خۆی لە دائیرە و لە شوێنکارەکاندا بژی. حەوسەڵەی کەمە. هەشمانە لە مرۆڤەکان ئەوەندە گەورەیە، ئەوەندە سنگ فراوانە، بە کوردی ئەوەندە عەقڵی گەورەیە، نەک بەشی خۆی بەڵکو بەشی دەوروبەریشی و خەڵکێکی زۆریش دەکات. بۆی ئەم جۆرە کەسانە
تا هەمومان حەزەکەین هەمومان حەزەکەین عەقڵمان گەورە بێ بەشی خەڵک بکە هەمان بێ بەشی خەڵکی بدەین هەمان بێ خەڵکی لێ سوودمەند بکەین لێرەدا ئێمە دێین باسی مرۆڤە پەسەندەکانەکەین تاوەکو ئەم مرۆڤە پەسەندانە دیار بوو لە ناو کۆمەڵگەی ئێمەیە تاوەکو ئەم مرۆڤە پەسەندانە بیان ناسین ئایا ئەگەر لە کۆمەڵگەی ئێمە کەسانێک هەبوون پەسەند بوون ئەبێ ئێمە چۆن مامەڵیان لەگەڵا بکەین ئەی بەڕێزەکانی من ئازیزەکەم پەسەندەکان ئەبێ چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەوانەی کە ناپەسەندن ئەوانەی کە ناژین لەگەڵ خەڵکە هەر لە خۆیانەوە خەڵکانێکن ڕقیان لە خۆشیان دەبێتەوە هەر لە خۆیانەوە خەڵکانێکن لەگەڵ کەس ئیدارە ناکەن خەڵکانێکن چۆن بڵێم یعنی بە شێوەیەک مامەڵە لەگەڵیانە قورسە خەڵکانێکی واش هەیە ئەوەندە مامەڵە شیرنە لەگەڵیانە ئەگەر هەموو تەمەنە لەگەڵ یا سەر بکەی ئەگەر هەموو تەمەنت بەیەکەوە بژی ئەگەر خزمەتیشیکەی هەر بەسەر بەرزیە بینی باشە هەموو مرۆڤ نین ئەمانە هەموو ئەو ئینسانانی نین لەژێر ئەم ئاسمانە چەتری ئەم ئاسمانە کۆمانی کردوتەوە هەر ئەوانە نین خواردن و خواردنەوە خۆین هەر ئەوانە نین ئەخەون و ئەخۆینەوە با ئەی بۆ ئەمانە پەسەندن بۆ ئەمانە ناپەسەندن هۆکارەکەی چییە؟ ئەبێ ئێمە تێ بگەین کەواتە ئەم زنجیرە باسی ئێمە باسی مرۆڤە پەسەندەکان سیفەت و شیمای مرۆڤە پەسەندەکان جا لێرە دەو خۆشەویستانم ئەبێ ئێمە لە ڕوانگەی ئەم قسە و باسانەوە دەیکەین بۆ بەڕێستان بۆ ئەو مەجلیسە بەڕێزەتان بۆ ئەو خانەوادە بەڕێزەتان چونکە خانەوادەکان لە تاکەکان پێگاتووە وەزیفە و دەوائیرەکان لە خێزانەکان و تا کۆمەڵگەکە هەمومان بەیەکەوە بۆیە کاتی ئەم سیفەتانە باسەکەین بتوانین ڕێژەی مرۆڤە پەسەندەکان زیادکەین چۆن ئەگەر لە شاشەی تەلەڤیزیۆنێکەوە دکتۆرێکی بەڕێز باسی هەندێک لە نەخۆشیەکانەکات باسی نەخۆشیەکی مەترسیەکات یا بە پێچەوانەوە باسی لەشساغیەکات ئەو شتانەی کە ئینسانەکان پێی لەشساغە بن باسی ئەو شتانەی کە ئینسانەکانی لە بەڵا پێ دوورە بن هەمومان گوێی بۆ دەگرین بزانین ئەم سیفەتەی کە باسی کرد بزانین ئەم نەخۆشیە لە مندا هەیە بزانین ئەم ناخۆشیە لە مندا هەیە بزانین ئەم شتە جوانە من ئەیکەم بۆیە لێرەدا ئێمە لەم زنجیرە باسەماندا پشت بەخوای گەورە و بە ئامادەبوونی بەڕێستان و بە گوێگرتنی بەڕێستان بە یەکەوە بتوانین سیفەتی خەڵکە پەسەندەکان سیفەتی ئەو کەسانەی کە هەردەم دەستی خێر و دەمی خێریان هەیە ئەبێ پەسەند چی بێ ئەبێ بەچێ بوترێ پەسەند ئەبێ بەچێ بوترێ معقول بەچێ بوترێ بێگومان بەو کەسانە دەوترێ کەوا هەردەم بەبینینیان شادی بەکردەوەیان ئارامی لە خۆیان ڕازی لە کردەوەیان ڕازی لە وەزیفە و کاریان ڕازی کۆمەڵگە پێیان سەربەرزە مێژوو پێیان سەربەرزە بۆیە ئێمە هەوڵ ئەدەین لەم بەرنامەیەماندا لەم زنجیرەیەماندا باسی سیفەت و ڕەوشتەکانی خەڵکە پەسەندەکان بکەین بۆ ئەوەی لێرەوە بەڕێزەکەی من برای ئازیزم خوشتی بەقەدرم لێرەوە ئەم سیفەتانە تەمەشا بکە بزانە چەند لەم سیفەتانە لە تۆدایە بزانە ئەلەم سیفەتەیە ئەگەر ئەمەتیایە تۆ پەسەندی جاری وا هەیە نەمزانیەوە من پەسەندم جاری وایە هەستم بەم پەسەندی خۆم نەکردووە جاری وا هەیە ئەگەر بمزانیان من ئەوەندە پەسەندم دەسم ئەکرد بە خێر بۆیە ئەم باسە خێرەکانمان زۆرەکات ئەم باسە هەوڵەکانمان زیادەکات ئەم باسە تەنمیەی بەشەریمانەکات مرۆڤەکان پێدەگەیەنێ مرۆڤەکان زیندوو ئەکاتەوە بەخەبەریان هێنێتەوە تۆ ئەم ئاڵتونەی تۆ ئەم زێڕوزیوەی بۆچی وا خۆشاردوێتەوە بۆیە لێرەدا ئینشاءالله لە بەرنامەکانی ترمانە لە زنجیرەکانی ترمانە ئەچینە سەری یەک لەو سیفەتانەی کە مرۆڤی پەسەندی پێ ئاشنا بێ ئینشاءالله ئەمە وەکو پێشەچیەک لە خزمەتانە لە ئەڵلقەکانی ترماندا سیفەت و ڕەوشتی مرۆڤە پەسەندەکان بۆ بەڕێستان باسەکەین بە هیوای ئەوەی پەسەندەکان خۆیان بناسن ناپەسەندەکانیش خۆیان بناسن و جیا بکرێنەوە تا بەرنامەیەکی تر تا ئەڵلقەیەکی تر داواکەین لە خوای گەورە هەمومان پەسەندکە و هەمومان بەلای خواوە پەسەند بێ و کردارەکانمان پەسەند و جێگای ڕەزامەندی خوا و خزمەتی مرۆڤەکان بێ تا بەرنامەیەکی تر وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه